سڵاوتان لەبێت چاوەڕوان مەحموودم لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ڕێگە بە هیچ لایەن و ڕێکخراوێک نادەن لە عێراقەوە هێرش بکاتە سەر تورکیا. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیاند نەناردنی پشکی هەرێم لە عێراقەوە پەیوەندی بە کێشەی سیاسیەوە نیە و گرفتەکە تەکنیکیە. دووبارە سڵاو. وەزارەتی کارەبا ڕایگەیاند بەهۆی سیستەمی پریپەیدەوە 320 مۆلیدا لە کارکردن وەستاون و کاریگەری لەسەر پاکردنەوەی ژینگە هەبووە. لە ڕاگەیاندراوێکدا وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە لە پێناو دابینکردنی کارەبایەکی بەردەوام و نەهێشتنی دەنگی مۆلیدە و پاکردنەوەی ژینگە. سیستەمی پریپەیدی کارەبای 24 کاتژمێری قۆناغ بە قۆناغ کەوتۆتە کار. ئاماژەی بۆ وەشکردووە لە هەرێمی کوردستان کارەبای 55,000 بەشدار بوو کراوەتە پریپەید کە 40,000یان بەرزە نرخ و 5,000یان نزمە نرخ و 10,000یان هاوبەشی بازرگانین. علی ئیسماعیل ئەندامی لیژنەی باڵای پێوەری زیرەک لەباری نرخی پریپەیدەوە دەڵێت لە هەولێرشیکردنەوەیان بۆ 19 پرۆژەی کارەبا کردووە تێیدا 25,000 هاوبەش وەک نمونە وەرگیراون. بۆیان دەرکەوتووە لە 30 بۆ لە 140 نرخی کارەبا بە سیستەمی پریپەید کەمتر لەسەر هاوڵاتیان دەکەوێت. ئاشکراشی کرد لە گەڕەکە ئاسایەکان هەمان نرخی پێشووی کارەبا دەبێت. تەنیا شێوەی پارەدانەکە دەگۆڕێت لە نزیک ماڵەوە کارتی کارەبا دەکڕیت و بەکاردەهێنرێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ڕێگە بە هیچ لایەن و ڕێکخراوێک نادەن لە عێراقەوە هێرش بکاتە سەر تورکیا. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردەوە لە کۆبوونەوەیدا لەگەڵ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا. سۆدانی جەختی کردوتەوە ڕێگە بە هیچ لایەنێک یا ڕێکخراوێک نادات لە ژێر هەر ناوێکدا بێت دەستوەردان لە ئاسایشدا بکات یا خاکی عێراق وەک بنکەی هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ بەکار بهێنێت. سەرۆکوەزیرانی عێراق بە وەزیری دەرەوەی تورکیای ڕاگەیاندووە ئەمە هەڵوێستێکی بنچینەیی و جێگیرە وەک لە دەستوردا هاتووە و جەخت لەسەر ئەو ئاڕاستەیە دەکاتەوە بەرەو چالاکردنی هەماهەنگی زیاتر لە چوارچێوەی لیژنە ئەمنی هاوبەشەکان لەگەڵ تورکیا و گرتنەبەری دیالۆگ دوور لە کردداری تاگلایەنە. ئەوەش لە کاتێکدایە دوێنێ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا لە دوای کۆبوونەوەی لەگەڵ هاوتا عێراقیەکەی داوای کرد عێراق پارتی کرێکارانی کوردستان وەک ڕێکخراوێکی تیرۆریستی بناسێنێت و داواشی کرد ڕێگە نەدرێت حەشدی شەعبی و یەکێتی هاوکاری پەکەکە بکەن. پەرلەمانتارێکی یەکێتی ڕایگەیاند نەناردنی پشکی هەرێم لە عێراقەوە پەیوەندی بە کێشەی سیاسیەوە نیە و گرفتەکە تەکنیکیە. غەریب ئەحمەد پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە میدیا عێراقیەکانی وتووە هیچ کێشەیەکی سیاسی لە بەردەم ڕەوانەکردنی پشکی هەرێمی کوردستاندا نیە. بەو پێی هەرێم پابەندی خۆی بە سەرجەم مەرجەکانی بەغدا ڕاگەیاندووە بەڵکو ئەوەی هەیە چەند کێشەیەکی تەکنیکیە سەبارەت بە داهاتی گومرگ و دەواازە سنوورەکان و باج. ئەو پەرلەمانتارە یەکێتی و تووشێتی پێشکۆتایی ئەم مانگە پارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە ڕەوانە دەکرێت. هەروەک چەند ڕێکارێکی تەکنیکی سادەش هەیە چارەسەر دەکرێت و دواتر سەرجەم پشکی هەرێم لە بودجە دەنێردرێت. پێشتر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزیری دارایی عێراق ڕایگەیاند کێشەی سەرەکی نێوان بەغدا و هەولێر لەسەر داهاتە نانەوتیەکانە. بەو پێی هەرێم تەنیا داهاتی گومرگەکان بە سیادی دەزانێت و دەڵێت دەبێت لە 150 بۆ ناوەند و لە 150 بۆ هەرێم بێت. بەڵام حکوومەتی فیدراڵی دەیەوێت کۆنتڕۆلی سەرجەم داهاتەکان بکات بە گومرگ و باج و ڕوسوماتەوە. پێشمەرگە و سوپای عێراق دوو لیوای هاوبەشیان پێکێناوە و شاندێکی هەرێمیش لە بەغدایە. لیوا ڕوکن هۆشمەند ڕەشید جێگری سوپاسالاری پێشمەرگە بە میدیای نزیک لە پارتی وتووە ئەمڕۆ شاندێکی وەزارەتی پێشمەرگە بۆ گفتوگۆکردن دەستپێکردنی ڕێکارە کارگێڕەکان بۆ دەست بەکاربوونی دوو لیوا هاوبەشەکە چوونەتە بەغدا لەگەڵ بەرپرسانی وەزارەتی بەرگری و ژووری ئۆپراسیۆنی هاوبەش گفتوگۆ لەباری موچە و پڕچەکردن و تەواوکردنی ڕێکارە ئیداریەکانی دەست بەکاربوونی دوو لیواکە دەکەن. دوێنێش بابەکر زێباری ڕاوێژکاری کاروباری سەربازی سەرۆکی هەرێم ئاشکرای کرد هەرێمی کوردستان و بەغدا لەسەر یەکلاییکردنەوەی دوو لیوای هاوبەش بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم گەیشتونەتە ڕێککەوتن و بودجەشیان بۆ دابینکراوە و مەشق و ڕاهێنان دەکەن. هەولێر و بەغدا بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ناوچە کوردستانیەکان و جموجۆڵەکانی داعش ڕێککەوتون دوای هاوبەش لەو سنوورانە جێگیر بکەن. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.